ئەم کاتتان باش گرنگترین ماشێت و هەڵ و ڕۆژنامەکانتان میدیا جیهانیەکانیشتان لە بڕگەی ڕۆژنامانی بۆ دەخەمە ڕوو. بارزانی کە لە نۆزەی ئابی ساڵی ڕابردەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ماڵپەڕی ئەلمۆنیتەر ڕایگەیان پێدەچێت ڕیفراندەم مۆستەر بەخۆیی بەر لە مانگی تشرینی یەکەم ئەنجام بدرێت. لە دیدارەکەدا بارزانی ڕایگەیاندووە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم گفتوگۆ لەگەڵ بەغدا و ئێران و تورکیا دەکەن و هیواخوازیشن پرۆسەکە بە ئاشتی ئەنجام بدرێت. بارزانی ڕایگەیان دەمانێت پەکەکە بە ئاشتی و بەبێ بەکارهێنانی هێز شەنگال جێبهێڵێت. دەچینە ڕۆژنامەی بورن ماڵپەڕی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی کە تێیدا بڵاوکراوەتەوە پاشەکشە سەربازەکانی داعش لە عێراق و سووریا و شکنی بەشێک لە سەرچاوە دارایەکانی داعش وای کردووە کە فشاری زیاتر بکەوێتە سەر داعش. ئەمەش لە کاتێکدایە کە داعش بەرپرسیایەتی خۆی ڕاگەیاند لە هێرشەکانی ڕۆژی سێشەممە لە برۆکسل. ئەو میدیا ئەمریکی ڕایدەگەێنێت کە ئەو هێرشەی داعش مانەی وایە هێشتا ئەو گروپە توانای ڕێخستن و هاندان و تەنسیقی هەیە لەگەڵ چەکداران لە تۆڕێکی فراوان و ئالۆزدا. دەچینە N24 ئەڵمانی کە بڵاوی کردوێتەوە ترامپ تەقینەوەکانی برۆکسل دەخاتە ئەستۆی مێرکل. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ بژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دوای تەقینەوەکانی برۆکسل داوا دەکات وڵاتەکەی زۆر بەوریایە و چاودێری ئەو بیانیانە بکات کە گەشت بۆ ئەمریکا دەکەن. ترامپ تەقینەوەکانی برۆکسلی وەک ئەنجامێکی سیاسەتی ئەنجێلا مێرکل ناوبرد و وتی ئەم خانمە بە ملیۆنان خەڵکی هێنایە وڵاتەکەی بێ ئەوەی بتوانێت کۆنتڕۆڵیان بکات و لەناو کۆمەڵگەی ئەڵمانیدا بیان گونجێنێت. ترامپ تەقینەوەکانی برۆکسل وەک هۆشداریەک بۆ ئەمریکا دەبینێت و دەڵێت برۆکسل پێش تەقینەوەکان شارێکی ئارامی بێکێشە بوو بەڵام ئێستا شاری کارەساتەکانە. دەچینە گاردیانی بەریتانی کە تێیدا بڵاوکراوەتەوە وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند بۆ هێرشە ئاسمانیەکانی ئەمریکاوە لە یەمەن دەیان کەس لە کامپی مەشق و ڕاهێنانی تونڕەوەکان کوژراون. ئەمەش دووەم هێرشی ئەمریکایە بۆ سەرپێگەی گروپە تونڕەوەکان لە یەمەن لە ماوەی مانگەدا. پێنتاگۆن ڕایگەیاند بەهۆی دوو هێرشەوە زیاتر لە 200 کەس لە کەمپی ڕاهێنانی تیرۆریستان لە یەمەن کوژراون. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.